ریبندان مانجی رابونا مانگیستم آوابونا ریبندان آخیزی دلا مانگی پشکوی سورکلا مانجی هتوان و ساریجا مانجی طول لخوین ریجا مانگی شورش و شورش جیر دروازه لاوانی بویر مانجی هستی بیری نویا مانجی رسکانی چرویا مانجی هستو هستانوا مانجی وققنوز جیانوا مانجی همای نوی بهارا مانجی نهاتی نیارا مانجی آزادی و سربستی مانجی کتای دیلی و پستی ریبندان هستگش ساته خوتی جینا ورمیهاته و دنیای نوی پال پشتا میجوی شانا زیل پشتا آزادی که داری جیانا ریشه لناو ریبندانا کلی هستان ریبندان مانجی برکان ریبندان میوانە بەڕێزەکان و بەشداربووانی عەزیز و نوێنەراونی حیزب و لایەنە سیاسیەکان سڵاو ئەم کاتەتان باش و بەخێر بێن لەلایەن هەموو هاوڕێیانی کۆمەڵەوە سپاستان دەکەین و خۆشحاڵین کە جارێکی دیکەش لە ڕێوڕەسمی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە بە دیدارتان شاد دەبینەوە. ئەمڕۆ لەم بۆنەیەدا ڕێز دەگرین لە یادی 55 ساڵەی دامەزراندنی کۆمەڵە و 46 ساڵەی داگیرسانی مۆمی ئاشکرای کۆمەڵە. هەر لێرەوە بە گەرمی پیرۆزبایی لە تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران دەکەین و سڵاو دەنێرین بۆ هەموو ئەوانەی کە لەم ڕێبازەدا لە هەموو سەنگەرەکانی خەبات لە مەیدانی نەبەردی پێشمەرگانە و لە سیاچاڵەکانی ڕژیمی ئیسلامیدا گیانیان بەخت کرد. سڵاو لە بنەماڵەی سەربەرزیان، سڵاو لە یادی کاک حەمەحوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە کە لەو ڕۆژەدا و لە هێرشی خەڵکی خەباتکاری شاری سەقز بۆ سەر شارەبانیشە ئەو شارە بە دەستی جەلادانی ڕژیمی پاشایەتی گیانی بەخت کرد. بەڕێزان، ئەمڕۆ بۆ ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە ڕێوڕەسمێک بەڕێوە دەبین کە هاوکارم ڕیزی بەرنامەکانیتان پێشکەش دەکات.
میوانان و بەشداربوانی ئازیز سڵاو ڕێز لەلایەن کۆمیتەی کۆمەڵەوە لە وڵاتی نۆروێژ پڕبەدڵ بە خێرهاتنتان دەکەین و سپاستان دەکەین و خۆشحاڵین بە بوونتان لەگەڵمان لێرە. خۆشحاڵین کە جارێکی دیکە و لەم بۆنەیەدا بە دیدارتان شاد دەبینەوە. ئەمڕۆ ڕێز دەگرین لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، ڕۆژێک کە هاوڕێ حەمە حوسێنی کەریمی لە دامەزرێنەرانی کۆمەڵە تێدا گیانی بەخت کرد و ئەم ڕۆژە لە یادی ئەو ئازیزەدا بە ناوی ڕۆژی کۆمەڵە ناودێر کرا. ئەمڕۆ وەلەم بۆنێدا ڕێز دەگرین لە 55 ساڵ خەباتی نەهێنی و ئاشکرای کۆمەڵە. لەم بۆنێدا ڕێز دەگرین لە خەبات و هەڵسوورانی ڕێکخراوەیە کە بەکردەوە بووەتە بەشێکی گیانەکراوە لە بزوتنەوەی شۆڕشگێرانەی کوردستان و پشت و پەنای هەژاران و کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان. ئازیزان، ڕێوڕسمەکەمان بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی چینی کرێکار دەست پێ دەکەین و بە ڕاگرتنی دەقیقەیەک بێدەنگی ڕێز دەگرین لە یادی هەموو ئەو ئینسانانەی کە لە شۆڕشی کوردستاندا و لە مەیدانەکانی جۆرا و جۆری خەبات و خۆراگریدا گیانیان لە پێناو ئازادی و بەختەوەری ئینساندا بەخت کرد. بە سرودێک بێدەنگیەکەمان دەشکێنین. دواتر هاوڕێ بێهروزی ناسری ئەندامی کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە وتاری ڕۆژی کۆمەڵەتان پێشکەش دەکات. لە درێژەی بەرنامەکەدا بابەتی جۆرا و جۆری دیکەش پێشکەش دەکرێت. بەشی هونەری ئەم ڕێوڕسمە بە بەشداری هونەرمەندان نظام مەڵازادە و شێرکۆ مەریوانی بەڕێوە دەچێت. ئێستایش ڕێوڕسمی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ دەست پێ دەکات. هۆزی بەشمەیناتان دیلانی برسێتی دنیا ناتان و ڕێبیر و باوارمە قرمژنی تریش خاراسا تەنورای ئاخری نەهاسن بە هەڵی پێ چین دەورەی کۆن ڕابین و ژێر و ژوورکەنجیان ئێمەی هیزبین بەگشت ئەی کۆیلان ئاخری شارە شاری سار و ماڵ با یەگرت و بین هەڤاڵان بە ئەنتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان ئاخری شارە شاری سار و ماڵ با یەگرت و بین هەڤاڵان بە ئەنتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان دا ساڵە دا ڕزگارمە ناکەن نەشانە شێخنە ئاسمان با خۆمان بۆ ڕزگاری ڕابین ئەی خێڵی بەرهەم هێناران ڕزگاری گشتی بێوەرەها کەنجان لە بەند و مەڵاتاڵان خۆمان ئەگەر خۆشکەین و بۆکتیم بە گەرما و گەرمی ئاسمان ئاخری شارە شاری سار و ماڵ با یەگرت و بین هەڤاڵان بە ئەنتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان ئاخری شارە شاری سار و ماڵ با یەگرت و بین هەڤاڵان بە ئەنتەرناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان
کۆماڵی مەزنی زەحمەت کێش هەر بایمە دەبرێجی هەن تاکەی بۆ تەوازالی خوێڕێش بەڵام ئەمڕۆ سبەی ئەی هاوڵان هەرکە فەوتان هەلوو داڵان هاتاوی گەشە تاتایەتی شک داوێژێ بۆ ئینسان ئاخرین شارە شاری سار و ماڵ با یەکگرت و بین هەواڵان بە ئانترناسیۆناڵ ڕزگار دەبێ ئینسان ئاخرین شارە شاری سار و ماڵ با یەکگرت و بین ئێستایش دەقیقەیەک بێدەنگی ڕادەگرین بۆ ڕێزگرتن لە یادی کاک هەمەحوسێنی کەریمی و هەموو ئەو گیانبەخت کردوانەی کە لە ڕێگای ئازادی و سوسیالیزمدا گیانیان بەخت کردووە. دەزانم دڵە گەورەکەت سێڵاوی باوەڕ و خۆشەویستی و هێرش بوو لە چاوان تا ئەستێرەکان دەتوانەوە و نگایان هەر لە خۆری گەشت بوو دەزانم زەردەخەنەی گزنجی خۆرەتاو لای تۆ زوواوە بوو شەفەقی سووری ئاسمانی هیواتان داخەکەم زوو لێڵ و تاریک بوو دەزانم لەگەڵ فوعاد پەیمان و بەڵێنتاندا بوو بە هەژاران لە ڕێگاوی شۆڕشێکی سووردا بە خوێنی گەشتان ببنە گڕ بۆ جەستەی دوژمنان دڵنیا بنەی شۆڕە سوارانی سەر تۆپ و ئاڵا هەڵگر و پێشەنگی شۆڕشی نوێ ئاڵای بەرزی هیواتان قەت نەوی نابێ و هەر بەرز و سوور و شەکاوە دەبێت یادتان بەخێر بنادور خزم دور كسم دور بنا بلد تمن بابر وجود بلامونا بلو سدار شونا فني خدم لبيا رسول فني خدم لبيا رسول
اشكنجة وددارا اويليني اشكنجة وددارا بەڕێزان، ئێستاش مۆمی تەمەنی 46 ساڵەی دامەزراندنی یاشکرای کۆمەڵە بەڕێوە دەبین. بۆ ئەو مەبەستە هاوڕێی ئازیز و دێرینمان یەکێک لەو کەسانەی کە بەردی بناغەی دامەزراندنی کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵەیان لە ناوچەی سەردەشت دانا، هاوڕێ یوسفی خەلیلی پورازەر کە لە ناو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵەدا بە هاوڕێ یوسفی پاراستان ناسراوە، ئەو شانازیەی بە ئێمە بەخشی کە ئەو کارە لاستۆ بگرێت. هاوڕێ یوسف تکایە فەرموو. جمال عندك فيها سپاس خير خۆش پیرۆز بێ ڕۆژی کۆمەڵە هەشتەکەەوە بێ هاڵاتی بەخێ کۆمەڵە. وێرای سڵاوێکی گەرم بە خێراتنی هەموو ئێوەی ئازیز، میوانانی خۆشەویست، بەشداربووانی مراسمی کۆمەڵە دەکەم و هەروەها خۆشحاڵی و سەرفرازی خۆم دەردەبڕم بۆ ئەوەی هاوڕێیانی ئازیزی کۆمیتەی نۆروێژ ئەو ئەرکەیان بە من سپاردووە. سپاسیان دەکەم. دیارە هاوڕێیان ڕێزی بەرنامەکەیان خوێندەوە. من نامهەوێت زۆر کاتی بەرنامەکە بگرم، بەڵام لێرەدا بە پێویستی دەزانم پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو خەڵکی کوردستان، خەڵکی قارەمانی کوردستان بکەم و سەری ڕێز و تەعزیمدا بنوێنم بۆ بەرخۆدان و خەباتگێڕیان بە تایبەت لەو ساڵانەی ئاخریدا لە کاتی شۆڕشی ژن-ژیان ئازادی کە بە وەڵامدانەوەی هەموو حیزبە سیاسەکانی کوردستان بە دەنجی بانگەوازەکانەوە هاتن و بەو پەڕی لە خۆبردوویی، بەو پەڕی جەسارەتەوە لە مقابل کۆماری ئیسلامی جنایەتکار ڕاوەستان. هەر لێرەدا پیرۆزبایی لە بنەماڵەی سەربەرزی شەهیدان، جانبەختکردوانی
ڕیزەکانی کۆمەڵە دەکەم و هەروەها زیندانیانی سیاسی و ژنانی بەتایبەت ژنانی تێکۆشەر کە بە خەبات و تێکۆشان و جەسارەتی خۆیان خواستەکانی خۆیان بەسەر کۆماری ئیسلامی جنایەتکاردا داسەپان و توانیان زۆر ئاڵوگۆڕی گەورە بەدەست بێنن. هەروەها پیرۆزبایی لە هەموو هاوڕێیانی ڕیزی کۆمەڵە دەکەم، هەموو ئەوانەی تەنانەت یەک ڕۆژ لە سەفی کۆمەڵەدا زەحمەتیان کێشاوە بۆ ئەوینداران و ئۆگرانی کۆمەڵە بە تایبەت لە ساڵانی ڕابردوو لە هەلومەرزی زۆر سەخت و دژواردا کە توانیان ئاڵا سوورەکەی کۆمەڵە هەر شەکاوە ڕاگرن و بەو ڕۆژەی بگەیەنن. سەری ڕێز و تەعزیم دادەنوێنم بۆ هەموو ئەو ئینسانە شەریفانەی کە لە ڕێزی کۆمەڵە گیانی خۆیان بەخت کردو و کۆمەڵەیان بە سەربەرزی تا ئەو تاکو ئێستا هێناوە. هەر بژین پیرۆز بێت ڕۆژی کۆمەڵە، پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. هەر بژین. ئێستش داوا دەکەین لە هاوڕێ بێهروزی ناسری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بێتە ئێرە و وتاری ڕۆژی کۆمەڵەتان پێشکەشکات. هاوڕێیان دۆستان میوانە بەرەزەکان و نوێنەرانی ڕێکخراوە سیاسەکان، زۆر بەخێرێن بۆ مەراسمی ڕۆژی کۆمەڵە و زۆر سپاس بۆ ئەوەی کە زەحمەتیان کێشاوە لە ڕێگای دوور و نزیکەوە تەشریفتان هاتووە بۆ ئەو مەراسمی ڕێزگرتن لە ڕۆژی کۆمەڵە. ئێمە مەراسمی ڕێز لە جەریانێکی کۆمۆنیست دەگرین کە لە ماوەی ژیانی خۆیدا تێکۆشاوە بە ئەشکالی مختلف بەر ئەساسی مەنافع و بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان سیاست بکە، فعالیت بکە و هەڵسوراوی لە سەتحی کوردستان و بەعزەن ئێراندا بەرەوە برێ. من لە پێشدا بە لازمی دەزانم کە سڵاو بنێرم بۆ هەموو ئەو هاوڕێیانەی کە لە توولی خەباتی چەندین دەیەدا چێ لە مەیدانی پێشمەرگایەتیدا و چێ لە زیندانەکانی جمهوری ئیسلامیدا گیانی شیرینیان بەخت کردووە، سلاویان لێ بکەم. زۆر سپاس. سڵاو بنێرین بۆ خانەوادە سەربەرزەکانیان بۆ تەواوی ئەو زیندانیان سیاسی کە ئێستا لە بەندیخانەکانی جمهوری ئیسلامیدا مقاومەت دەکەن و بە خەباتی خۆیان درێژە دەدەن. سڵاو بنێرین بۆ هەموو ئەو کەسانەی کە ئەو ئازیانەی کە لە جەریانی مبارزەدا سەدەمایان وێککەوتووە بوونە کەم ئەندام و بە پێویستی دەزانم سڵاوێک بنێرم بۆ هەموو ئەو هاوڕێیانەی کە هاوڕێیانی تەشکیلاتی نۆروێژ کە زەحمەتیان کێشاوە چەندین هەفتەیە ماندوو دەبن بۆ ئەوەی کە ئەو مەراسمە بە باشترین شێوە بەڕێوە بچێ، ماندوو نەبن هاوڕێیان. قسەباسەکانی من دوو بەشە، بەشیشەی کولی و زۆر مختصر و لە بەشی دووەمیشدا کە بەشی مشەخەسترە لەسەر پەیامی کومیتە مەرکەزی بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە نوکاتێکتان پێشکەش دەکەم. لە بەشی مەسەلەی عمومیدا ئەگە کەسێک پرسیار بکە کە بڵێ تۆ دنیا چۆن تۆسیف دەکەی و پێت وایە کە لە شرایەتی ئەوڕۆدا چارەسەری ئەو تەوسیفاتەی کە تۆ لە دنیادا دەکەی چییە؟ من لەسەر ئەو خاڵانە تاکید دەکەم، دەڵێم کە کۆمەلگای ئێستا چ لە سەتحی جیهانیدا، چ لە سەتحی منتەقەییدا و لە سەتحی وڵاتیدا سیستمێکی سەرمایەداری تێدا حاکمە بەڕێوە دەبا کار و ژیان و مقەدراتی خەڵک ئەو سیستمەیە تەعیین دەکە. سەرمایەداری بە بۆمبەست گەیشتووە. سەرمایەداری لەگەڵ بحرانهایەکی زۆر مختلف مواجهە و بە بڕوای من لە بحران تێپەر بە بۆمبەستێک گەیشتووە کە بەڵام مشکلی ئێمە ئەوەیە کە ئەو لە بەشی ڕێگا حەلەکاندا ئاڵترنەتیڤێک کە چارەسەری ئەو بحرانانە
بە شێوەیەکی ڕادیکاڵ و شۆڕژگێرانە و بە قازانجی بەرژەوەندی کرێکار و زەحمەتکێش بێنێ تعینی تەکلیفی خۆی لەگەڵ ئەو سیستەمە ڕۆشنکاتەوە ئەلا ڕەغمیەوەی کە زۆر وەسیح و میلیۆنیە بەڵام ئێستا نەتوانێ خۆی سازمان بدە دەڵێن کە تەواوی بەدبەختیەکان لە کۆمەلگادا ئێمە چاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین چاو لە ئێران بکەین ئەنوا و ئەقسامی بحرانەکان ڕوبەڕوو دەبن شەڕ بێکاری گرانی بێ ئاوی بێ بەرقی سەرکوبکردنی احترازات و مبارزاتی خەڵک مجموعەی ئەوانە هەمووی سەرچاوەکەی حکوومەت‌های سەرکوتگەر و ئەو سیستمەیە کە مقدراتی کۆمەلگا دیاری دەکە دێ زۆر باشە دەمەقابل سیستمێکدا کە ئاوا بەدبەختی و مەینەتی هێناوە لەگەڵ خۆی بۆ خەڵک دەبێت چ بکردرێ جوابی ئەمە ئەوەیە بۆ ئاڵ و گۆڕ پێکهێنان لەو شرایەتەدا احتیاج بە یەکگرتوویەکی زۆر وەسیع و گەورە هەیە و ئەو یەکگرتوویە بە معنای ارتباطات دیالۆگ هاوکاری بینی بزوتنەوە جەماوەریەکان لە سەتحی ئێراندا هەیە لە بزوتنەوەی کرێکاریەوە بگرە هەتا بزوتنەوەی ژنان جومبشی کوردستان مامۆستایان خانە نشینەکان هەمووی ئەو بزوتنەوانە بەرحەق مبارزە دەکەن خەبات دەکەن بۆ وەدەستهێنانی مافەکانیان بەڵام قسە لەسەرەوەیە کە شاید هەر بزوتنەوەیەک بە تاقی تەنیا و بەبێ ئیرتباط لەگەڵ جەمعێکی کۆر و کۆمەڵێکی زیاتر شاید نەتوانێ ئەو سیستمە بە چۆک دابێنێ جا پس دەر نەتیجە قدرەت دەبێت بە قدرەت جوابی بدەیەوە و ئەو قدرەتەش لە ناخی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێشەوە هەڵدەقڵێ ئەو قدرەتە لە نێوان بزوتنەوە جەماوەریەکاندا معنە و مەفهوم پەیدا دەکە بۆیە ڕگەحەلی ئەوڕۆ لە مقابل تەواوی بەدبەختی و مێنەتەکاندا یەکگرتوویەکی وەسیع و میلیۆنی و دەعینە هەڵدا ڕۆشنبوونی ئەهداف و ئەوەی کە ئێمە دەیڕوخێنین بەڵام کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش زۆر بە زمانێکی سادە ئەوە بڵێن کە چیان دەوێت کە چۆن دەیان هەوێ جامعە ئیدارە بکەن وەختێک کە ئێمە بۆ نقطەیە گەیشتین ئیمکانی ئیتحادی ئیجتیماعی لە سەرحی بزوتنەوەکانیشدا کاملەن ئیمکان پەزیرە پس دەرنەتیجە ئیتحادی جەماوەری یەکێک لە نیازەکانی وەزعیەتی ئێستای بزوتنەوەی ئێمەیە بۆ ئاڵ و گۆڕ بۆ تەقابل لەگەڵ سیستەم نظام و شەرایەتی مەینەتباری ئێستادا ئەمن بەشی کولیاتەکە تەواو دەکەم و مستەقیمەن دەستمە سەر پەیامی کومیتە مەرکەزی کۆمەڵە بە بۆنەی ڕۆژی کۆمەڵەوە وەوەتان لە خزمەت دەخێن پەیامی کومیتە مەرکەزی دەڵێ کۆماری ئیسلامی ئێران نەک هەر لە چاو ساڵانی پێشوو بەڵکو تەنانەت لە چاو ساڵانی ڕابردووش ئیتر ڕژیمەکەی جاران نییە هاوسەنگی هێز بە قازانجی جەماوەر گۆڕاوە و هیوا بە سەرکەوتن و نەمانی کۆماری ئیسلامی لە ناو دڵ و دەرونی خەڵکی ئەو وڵاتەدا سەکەرەی بەستووە لەلایەکەوە ئەو ڕژیمە کەوتۆتە بەر دەم کۆمەڵێک قەیرانی چارە هەڵنەگر و کە بەرەو هەڵدێری بردوون دەبن لەلایەکی دیکەوە کۆمەڵانی خەڵک بە چەند ئەزمموی دەوڵەمەندا تێپەر بوون و وانەی چارن و سازیان لێ وەرگرتووە ئەزمموی شۆڕشی ژینا و دروشمی ژنجیان ئازادی چۆتە ناخی کۆمەلگاوە و بۆتە سەرچۆی گەلێک گۆڕانکاری هیوا بەخشی کۆمەڵایەتی ئەو شۆڕشە بە پێچەوانەی پرۆپاگەندای کۆماری ئیسلامی بە تاکتیک و شێوازی جیاواز بەردەوامە ئەمڕۆ ڕەچەی ئەو شۆڕشە لە گەلێک بواری کۆمەڵایەتی و سیاسی لە کوردستانی ئێراندا دەبینین و دەستکەوتەکانی حاشا هەڵنەگرن ئەگەرچی هێشتا ڕژیمی ئیسلامی لەسەر کارە بەڵام واقعیت ئەوەیە کە حکوومەتی ئیسلامی گەمەی بەژنانی بوێر وە چاو نەترسی ئێران دۆڕاندووە ژنانی ئێران ئەمڕۆ بە شانازەیەوە ئاڵای خەبات لە دژی پیاو سالاری و دەسەڵاتی ئاینی و بێمافیان هەڵکردووە خەبات بۆ یەکسانی بۆ ژنان و پیاوان خەبات لە پێناو ئازادیان بەرز کردوێتەوە
بزوتنەوەی شۆڕژگەرانەی ژیان ئازادی بە خەبات و خۆراگری قارەمانانەی ژنان لە دژی حیجابی ئیجباری پێناوەتە قۆناغێکی نوێوە و فەرهەنگ و کولتوری ئەو کۆمەلگایەی گۆڕیوە وە ژنانی تر نەک ئینسانی پلەدوو بەڵکو پلەی سەری کۆمەڵیان بەدەستێناوە. تایبەتمەندی ئەو ڕاپەرینەی شۆڕژگەرانە ئەوەیە کە تەنیا بیر لە ڕووخاندن ناکاتەوە بەڵکو سەودای شکل پێدان بە بەدیل و ئالترنەتیوێکی ڕوونی لەسەردایە. ئەم بزوتنەوەیە تەنیا بزوتنەوەیەکی ڕووخێنەر نییە بەڵکو بزوتنەوەیەکی شۆڕژگەرانەی خاوەن کۆمەڵێک ویست و داواکاری ڕۆژ بە ڕۆژ ڕوونتر و دیاریکراوترە. خەڵک دەرکیان بەو ڕاستیە کردووە کە شۆڕش تەنیا لە پێناو ئازادیدا بەس نییە بەڵکو خەبات بۆ نان بۆ بەدەستهێنانی مافەکانیان هەم مافی تاکە کەسی و هەم مافی کۆمەڵایەتی و خەبات بۆ بەدەستهێنانی سەروەری خەبات بۆ بەدەستهێنانی ئازادی تەکمیل دەکات. ئێستا بەشێکی زۆر لە خەڵک ڕۆژگاریان بە سەختی تێپەڕ دەبێت کە لێنە چینایەتەکان گەلێک بەرجەستت و بەرچاون. لە هەمان کاتدا شاهدی دارمانێکی ئابووریشین. قەیرانی سیاسی ناوخۆی حکوومەت و قوڵتربوونەوەی قەیرانی ئابووری و پاشەکشەی ئاشکرا لە سیاسەتی دەرەوەدا حکوومەت لە ئێرانی خستۆتە دۆخێکی گەلێک دشوارەوە. گومان لەوەدا نییە کە کۆمەلگای ئێران بە بارودۆخێکی خەیراناویدا تێپەڕ دەبێت. کاریگەری ئەو بارودۆخە لەسەر چالاکی ئۆپۆزیسیۆن و چ لە ئاستی ئێران و چ لە ئاستی کوردستاندا پێویستە بە وردی لێک بدرێتەوە و وەڵامی بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. لە کوردستانی شۆڕژگەر ئێمە لەگەڵ بارودۆخێکی تایبەتیدا بەرەو ڕووین. بارودۆخێک کە ئەگەر بەرپرسیارانە هەڵس و کەوتی لەگەڵ بکرێت دەتوانێت نەمانی ستەم و ژیانی بە ئازادی و بە ئاسایش و ئاسوودەیی لێ بکەوێتەوە و بە پێچەوانەکەی ببێ بە سەرچاوەی کارەسات و نەهامەتی. لەو پێناوەدایە کە ئێمە دەڵێن بۆ ئەوەی کە دەستکەوتەکانی تا ئێستای بزوتنەوەی شۆڕژگەرانەی کوردستان بە فیرۆ نەدرێت و بۆ ئەوەی ئەوەندەی بە حیزب و ڕێکخراوە سیاسەکانی چالاک لە کوردستان مربوط دەبێتەوە دیاریکردنی نەخشە ڕێگایەک بۆ هاوکاری و هەواهەنگی نێوان ئەو هێزانە لە بارودۆخی ئێستادا وەکو بابەتێکی چارەنووس سازی فەوری هاتوۆتە گۆڕێ کە پێویستە وەڵامێکی ڕاشکاوانە و بەرپرسیارانەی پێ بدرێتەوە. ئەو وەڵامە پێویستە جەماوەری خەڵک یەکگرت و تر بکات و بەسەرکەوتن ئومیدواریان بکات. پێویستە ڕێگا لە داشکاندنی داخوازەکانی خەڵکی کوردستان چاوبەستنی خەڵک بە چەند ڕێفۆرمی ڕووکەش بگیرێ. پێویستە ڕێگا لە سیاسەتی دووبەرەکی نانەوە لە ناو حیزب سیاسی چالاکانی کوردستان و لایەنە سیاسەکان بگیرێت و کەش و هەوایەکی دموکراتیک و شارستیارانە بخڵقێنن کە دەودا ڕەخنەگرتن لە یەکتر ئاسایی بێ و زمانی زەبر بە هیچ وەجه بەکار نەهێنرێت. پێویستە هەمووان ئەو سەرەتایە بسەلمێنن کە دەسەڵاتی ئەمڕۆی جەماوەر دەسەڵاتی ئەمڕۆی جەماوەرە ئەمری جەماوەرە و پێویستە ڕێزی لێبگیرێ و بە دامەزراوەکانی هەڵبژاردەی خەڵک بسپێردرێن و هێزی چەکدار لە ژێر کۆنترۆڵ و بەڕێوەبردننی ئەو دامەزراوانە دابن. پێویستە هەمووی ئەوانە ببێ بە نەخشە ڕێگایەک بۆ داهاتووی کوردستان کە حیزبە سیاسەکانی چالاک لە کوردستان پێی پایەبەند بن و پشتیوانی جەماوەری بۆ دابین بکەن. ئەزمموی 2 ساڵی ئەوەڵی دوای ڕوخانی ڕژیمی پاشایەتی لە کوردستان پێویستە دەرسی لێوەربگیرێ و گەشەی پێ بدرێت. لە ناوچەکانی کوردستاندا ئەمڕۆ ڕۆژاوای کوردستان لە بارودۆخی هەستیار تەنانەت مەترسیداردایە. ڕۆژاوای کوردستان بە هەموو کەم و کۆڕیەکانیشەوە لە بارودۆخێکدا تا ڕادەیەک هاوشێوەی ساڵانی 1357 تا 1359 نۆی کوردستانی ئێراندا تێپەڕ دەبێت. لەم بەشە لە وڵاتی سووریە کە زۆرینەی کوردن بزوتنەوەیەکی مافخواز و جەماوەری پێکاتووە. بزوتنەوەیەکی کە هاوسۆزی و هاوپشتی جەماوەری هاوچارە نووسی بە پێناسەی نەتەوەی خۆی و بە ئاینی جۆراجۆرەوە پاراستووە.
ئەو خەڵکە بەبێ جیاوازی ژیانی خۆیان بەڕێوە دەبن. ئەم بزوتنەوەیە لە کاتێکدا کە فاشیزمی ئاینی لە دمێشق جێگەی دیکتاتۆری فاشیستی بنەماڵەی ئەسەدی گرتوتەوە سەرەڕای هەر کەم و کۆڕێکی کە هەیبێ تروسکەیەکی هیوابەخشی دموکراتیکە بۆ جەماوەری خەڵکی ئازادی خوازی سووریە لە ناوچەکانی دیکەشی ئەو وڵاتە. بەڵام ئەم ئەزمونە ئێستا لەلایەن دەوڵەتی ڕەگەزپەرستی ئوردوغانەوە بە توندی کەوتۆتە ژێر مەترسیەوە. لەم ڕۆوە پێویستە پشتیوانی کاریگەر و بێدریغی جیهان و جەماوەری هەبێت. دەوڵەتی تورکیە بەشێک لەو وڵاتە داگیرکەرانە لە وڵاتەی داگیر کردووە و بەشەکەی دیکەشی بە ئاگر و ئاسن داوەتە بەر پەلامار و پاڵاوگاکانی نەوت و کە لە ناوچوون و چەندین جار بە هێرشی ئاسمانی و تۆپخانە نەخۆشخانەکان و سەرچاوەکانی دابینکردنی ئاو کراونەتە ئامانج. هاوکات هێزەکانی بەکرێگیراوی خۆی بەرداوەتە گیانی ئەو ئەزمونە ئینسانیەوە. لەگەڵ کەوتنی بەشار ئەسەد لە دمشق هێرشەکانی ئەرتەشی تورکیا و بەکرێگیراوەکانی بۆ سەر هێزەکانی سووریای دموکراتیک چرتر بۆتەوە. لە هەلومەرجێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دەستەبەرکردنی بەرژەوەندەکانی خۆیدا لایەنگری و هاو ئاراستەیی دەوڵەتی تورکیای پێ باشترە لە پاڵپشتنکردن لەگەڵ لە خەڵکی ڕۆژاوە لە هەلومەرجێکدا کە ئەو گروپەی کە دمشق دەسەڵاتی لە دمشق دەستەڵاتی بەدەست گرتووە بە هاوکاری دەوڵەتی تورکیە چاوپۆشی لە مافەکانی خەڵکی کورد و لە ناوبردنی دەستکەوتە کۆمەڵایەتەکانی بزوتنەوەی ڕۆژاوای کردووە. یەکەم ئامانجی خۆی کە لە ئاوا هەلومەرجێکدا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژاوە بریتە لە خەڵکی خەباتکاری ناوچەکە و ئازادی خوازانی جیهان. پشتیوانی هەمەلایەنە و داکوکیکردن لە خەڵکی ئازادی خواز و مافخازی کوردستانی سووریا بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانیان پێویستێکی بەپەلە و هەنووکەیە. بەرەزان ئەرتەشی تورکیا هاوکات لەگەڵ درێژەدان بە هێرشەکانی لە ڕۆژاوە بە دەست درێژیکردنە سەر خاچی کوردستانی عێراق و دەیان بنکەی سەربازی لە قوڵایی ناوچەکە و بردومانکردنی بەردەوامی ئەو ناوچەیە ماڵ و حاڵی خەڵکی وێران دەکات و ڕز و باغ و چێلکە کشت و کاڵەکان لە ناو دەبات و ئەمنیەت و ئاسوودەیی لە خەڵک زەوت کردووە. بە جۆرێک کە هەر ئێستا بەشێکی زۆر لە باکووری هەرێمی کوردستان لەلایەن ئەرتەشی تورکیەوە داگیر کراوە و ئەرتەشی تورکیا بەو مەبەستانەوە جێگیر بوون لەسەر ڕێگای پێشڕەویەکانیاندا. دەیان بنکەی نوێی نظامی دامەزراندووە و هەزاران سەربازی خۆی تێدا جێگیر کردووە. ئەگەرچی بیانووی دەوڵەتی تورکیە حزوری پێکەکەیە لە سنوورەکانی هەرێمی کوردستان، بەڵام واقعەیەدەوەیە کە ئەوە ناسیۆنالیزمی ڕەگەزپەرستی تورکە کە بەکردەوە دەردێت. ئەمڕۆ کە ئێمە شاهدی توندوتیژی و تەرۆری دەوڵەتی تورکیە لە کوردستانی تورکیا و لە هەردوو بەشی کوردستانی سووریە و عێراقین، واتە دەوڵەتی تورکیە هاوکات لە سێ بەشی کوردستان خەریکی کوشتار و سەرکوتکردنی خەباتی خەڵکی کوردستانە. کۆمەڵە هەر ئەو هێزە کۆمۆنیست و شۆڕژگێرەیە کە لە خاڵە وەرچەرخانەکە مێژوویەکاندا تاقی کراوەتەوە. هەڵوێستەکانی لە قۆناغە هەستیاردا متمانەی جەماوەری بەدەست هێناوە و لە داهاتوشدا دیسانیش دەکەوێتە وەها قۆناغێکەوە. بەو پێشینە و بە ئەقل و تەجروبە و زانستێک کە بەدەستی هێناوە دڵنیان کە دەتوانێت لە تاقیکردنەوەکانی داهاتوشدا سەربەرز و سەرکەوت و بێتە دەرێ. ئەگەر باز لە دەستکەوتەکان دەکەین بۆ ئەوە نییە سەرینی ئارخایەنی بنسەرمان، بەڵکو بۆ ئەوەیە بیان کەین بە تووشۆی ڕێگای بەرەو پێشچوونمان و لە هەمان کاتیشدا هەڵەکان ئەزمون وەرگرین و دووپاتیان نەکەینەوە.
يا وقت جاي وقت المصيبات فيا فترك بلا سلام فرد شر انا فرد شر نازية تصيبك جامع بليتها نازية تصيبك جامع بليتها كل قدم تقول اسم شيرين رين انت شيرين رين انت دايا دايا وقت جايا دايا دايا وقت جايا وقت المصيبات فيا فترك بلا سلام فرد شر يا فرد شر براران الخيام هزار هزارة براران الخيام هزار هزارة ستة باسخ ونما زمان اليوم أوريم زمان اليوم أوريم دايا دايا وقت جايا دايا دايا وقت جايا وقت المصيبات فيا فترك بلا سلام فرد شر انا فرد شر فترك بلا سلام فرد شر انا فرد شر کۆمەڵە هەر ئەو هێزە کۆمۆنیست و شۆڕشگێرەیە کە لە خاڵە وەرچەرخانە مێژوویەکاندا تاقی کراوەتەوە. هەڵوێستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەستهێناوە. لە داهاتووشدا دیسانەوە دەکەوێتەوەها قۆناغ گەلێکەوە. بەو پیشینە و ئەقڵ و تەجروبە و زانستەی کە بەدەستی هێناوە دڵنیاین کە دەتوانێ لە تاقیکردنەوەکانی داهاتووشدا سەربەرز و سەرکەوتوو بێتە دەرێ. ئەگەر باس لە دەستکەوتەکانی دەکەین بۆ ئەوە نییە سەرینی ئەرخانی لە ژێرسەر دابنین، بەڵکو بۆ ئەوەیە بیانکەین بە توێشی ڕێگای بەرەو پێش چوونمان. لە هەمان کاتشدا لە هەڵەکان ئەزموون وەربگرین و دووپاتیان نەکەینەوە. بژی کۆمەڵە، بژی سۆسیالیست، سەرکەوتوو بێت شۆڕشی ژن، ژیان، ئازادی. بەڕێزان، لەم بەشەی بەرنامەکەدا شێعرێکی شاعری شۆڕشگێر کاک ئەحمەد بازگرتان پێشکەش دەکەم. شێعری تازە ئاشنا. شێعری تازە ئاشنا بە گوێی زۆربەی ئێوە ئاشنایە.
زۆر بە کورتی لە دیری منەوە شێعری تازە ئاشنا پێشمەرگەیەک بە چەک و فیشەکدانەوە کۆڵە پشتیەک لە کۆڵ تۆزێک نانەڕەقەی سەرسفرەی ماڵە هەژارانەی خەڵکی زەحمەتکێش هێندێک دەواو دەرمان و برین پێچی سەرەتایی لاگوێ لێ فیشەک بۆ ڕۆژی مەبادا هاوکات دڵ پڕ لە هیوا بەداهاتوو شەو درەنگە و تازە ئاشنا بۆم دژوارە یەکجار دژوار ئەو چیرۆکەت بۆ بگەرمەوە کە زۆر لە مێژە ئەمڕۆ بە سبەی پێ دەکەم وشەکانی ئەم چیرۆکە وەکو ماسی لوسی بنگۆم لە دەستمدا هەڵدەخلیسکێن وشەکانی ئەم چیرۆکە کۆترەشینکەن ماڵی نابن و لە قەڵبەزی وەسفەکانمدا ناحەجمێن شەو درەنگە و تازە ئاشنا یەکەم جارە ئەم شاعرە بۆی دژوارە لە خۆی بدوێ یەکەم جارە وشە لێم سرک و ئاسی بێ و بەسەر زمانەوە نەپشکوێ تازە ئاشنا نیگەرانم بەهۆی وشەی ناڕەسەن و گرێگرێ دڵی چیرۆکەکانم بریندار بێ زۆر دەترسم دەست نەکەون ئەو وشانەی کە نەهێڵن باڵای ڕێکیان خێچ و خوار بێ چۆن بۆت بدوێم تازە ئاشنا چۆن بۆت بدوێم دنیای چیرۆکەکانی من زۆر نامۆیە و لە ناو خەیاڵی لەتیفی تۆی دڵناسکا ناگونجێ دنیای چیرۆکەکانی من ڕق و تەقە و زبر دەدوێ پەڵەبارانی ناو دنیای چیرۆکەکانی من ئەو بلورە قاڵ بووە نیە تازە ئاشنا کە تۆ لە پشت پەنجەرەی ماڵەکەت چاوی حەزی پێهەڵێنی کرێوە بەفری چیرۆکەکانی من ئەو سپی ئاوریشمەند نییە لەسەر ئاسمانی شارەکەت دەستی سروش ڕایوەشێنێ توێ توێ بکەوێ و باوەشی خۆی تێوەرێنی چۆن بۆت بدوێم تازە ئاشنا چۆن بۆت بدوێم ئاخر خۆ تۆ تاقە جارێک لە بێشەڵانی گەسگەسکە ماندوویەتی دەرنەکردووە بەسەر پەنجە پۆلە درود لا نەداوە و لە ناو بیزەی مێشولەدا بۆی نەخەوتووی تاقە جارێک شەو درەنگان هەورازی دوورت نەبڕیوە و پەلەدەوەن پەنجەی لە چاوت نەکوتاوە و لە بەفری تەپڵەک نەکەوتووی چۆن بۆت بدوێم تازە ئاشنا چۆن بۆت بدوێم ئاخر خۆ تۆ تاقە جارێک چۆڕاوگەی لێڵی گوێسوانان بە پشملتان نەچوەتە خوار تاقە جارێک ناچار نەبووی لە ناو شەوی ئەنگوستە چاو هەست و خوستی لە خۆت ببڕی بێچرپە بڕۆی لێت یاخی بێ خشەی کەرەگەڵی نزار تاقە جارێک نێوچاوانت لەسەر دەرانان نەکوتاوە تاکە جارێک قەوزی شینی سەر گۆمیلکەی بۆگەن کردو لە ناو گەروت نەگیراوە ئاخر خۆ تۆ تاقە جارێک لە ناو گەروی دۆڵ و زندۆڵی لاپەڕ و شاخ و تەلاونی هەڵدێر و دارستانی چڕ و پڕدا هەڵەن نەچووی و ون نەبووی یا خۆ جارێک هەڵپەی سەرشێتی سێڵاوی کوێرە شیوێکی لاوتەریک بەری ڕێگەی پێنەگرتووی چۆن بۆت بدوێم تازە ئاشنا چۆن بۆت بدوێم هێشتا گوێی تۆ بە مۆسیقای لاوانەوەی
دایکی ڕۆڵە جوانە مەرگا ڕانەهاتووە تا قەجارێک لەگەڵ هاتنە دنیای کۆرپەیەکی با وەک شەهید تەزوت بە لەشدا نەهاتووە تازە ئاشنا تا قەجارێک خۆدڵی تۆ بە کسکەی گولە و گرمەی تۆب لە ناکاو ڕانەچڵەچیوە هەرەسێنانی بێرەحمی قامەتی خۆشەویستانت قەت بە چاوی خۆت نەدیوە چۆن بۆت بدوێم تازە ئاشنا چۆن بۆت بدوێم لە ناو دنیای چیرۆکەکانمدا لە ناو میحرابی مزگەوتا خۆشەویستی لەدار دەدرێ لە قوڕاوچەی منارەوە شەوە زەنگە مەرگە لە جار دەدرێ شەو درەنگە تازە ئاشنا ئەگەر ئەم جارە هاتیەوە دەتکەم بە میوانی قارەمانی چیرۆکەکانی خۆم ئەو کەسانەی لە عەشق دەدوێن ئەوەش قانەی گوڵی ژیان لە سایوانەوە دەپشکوێن ئەگەر ئەم شەو بەهۆی ئەم شێعر لاوەڵەوە لە چاوت زادڵۆپی ئەسرین ئەگەر ئەم جارە هاتیەوە دەستت دەنێمە نێو دەستی قارەمانی چیرۆکێکم گۆرانی بڵێ دەنگ هەڵبڕە با ئاژین بێتە سەر لێوت تریقەی بەتینی پێکەنین ئەگەر ئەم جارە هاتیەوە ئیتر ناڵێم چۆن بۆت بدوێم تازە ئاشنا چۆن بۆت بدوێم تۆ دانیشە ڕاست و ڕەوان منیش دەدوێم سپاس بۆ گوێگرتنتان مرو مرو بابا مرو بوجي من دوري انت كجيان برين سر هرابيلي مرو مرو بابا مرو بوجي من دوري تكجيان برين سر هرابيلي تكغمي أم ملتا بقرين باش تكغمي أم ملتا بقرين باش تكل صوز باكيتي أمان كيف بش أمان كيف بش مرو مرو بابا مرو يا مجرى دقرين مثلا أو شارو كينا تنبوه دقرين مرو مرو بابا مرو يا مجرى دقرين مثلا أو شارو كينا تنبوه دقرين جياني شروعان وانا نرمال ومالا جياني شروعان وانا نرمال ومالا اشكن زيارا كردنا جهريكي تالا اي جهريكي تالا رمضان زبين بين والدين كانان تصل بستي بداز دين بكل بستانين
أرمر زبير مبين هردي لكانان تسرستي ببازين بوكو بستاني تتنخشي أما ولا نقورينا تتنخشي أما ولا نقورينا دنيا بنرولك من ناقرين آي ناقرين رمرين قشت بك بامشر شا بخباتي سخت بجار لنك كشال رمرين قشت بك بامشر شا بخباتي سخت بجار لنك كشال تكون أخشي أما ولا نقورينا تكون أخشي أما ولا نقورينا دنيا بنرولك من ناقرين آي ناقرين ناوی ئەو حزب و لایەنانە کە پەیامیان هەیە و ڕایان گەیاندووە کە دەیانەوێت پەیامەکەیان بخوێننەوە بەم شێوەیە: یەکێتی نیشتمانی کوردستان، حزبی دموکراتی کوردستانی ئێران کە هەر لێرەوە زۆر سپاسیان دەکەین کە چەپکە گوڵێکیان پێشکەش کردووە بە بۆنەی ئەم ڕێوڕەسمەدا، پارتی ژیانی ئازادی کوردستان پێژاک، کنگرەی نەتەوەی کورد، حزبی کۆمونیستی کرێکاری ئێران، حزبی سووری نۆروێژ و هەروەها ڕەزا شەرکانلوو هەڵسوراوی چەپ. ئێستاش داوا دەکەین لە یەکێتی نیشتمانی کوردستان بێنە ئێرە و پەیامەکەیان پێشکەشکەن. بەڕێزان، نوێنەرایەتی کۆمەڵە لە دەرەوەی وڵات، کۆمیتەی نەرویجی تێکۆشەر بە ناوی سەرجەم ئەندامانی ناوەندی یەکێتی نیشتمانی کوردستان لە وڵاتی نەرویج گەرمترین پیرۆزبایی ئاراستەی سەرکردایەتی و هەموو هەواڵانتان لە سنووری نوێنەرایەتیەکەتان دەکەین بە بۆنەی 46مین ساڵوەگەڕی دامەزراندن و ئاشکرابوونی حیزبە تێکۆشەر و شۆڕژگێڕەکەتان. هیوادارین هەموو ساڵێ بەخۆشی ئاهەنگی دامەزراندن بگێڕن. هەواڵان، دامەزراندنی کۆمەڵە پێویستیەکی کۆمەڵانی خەڵکی ڕۆژهەڵات بوو لەو کاتەدا. کۆمەڵە توانی سەرجەم توێژەکانی کۆمەلگای کوردی بەشداری پێ بکات لەو شۆڕشەدا و کرێکاران و جوتیاران و ڕەنجدەرانی بیر و بازوو خوێندکارانی زانکۆکان و ژنانی ڕووە و خەباتی سەختی ئەو شۆڕشە کرد. سەرکەوتنی مەزنیان بەدەستیەنا چونکە خەڵکی کوردستان زۆربەی کرێکار و جوتیار و ڕەنجدەر بوون. سەرکەوتنێکی تری کۆمەڵە وەستان بوو بەرامبەر دەرەبەگ و ئاغاکانی ئەو سەردەمە کە زۆربەیان کلکیان لەگەڵ ڕژێمەکانی سەردەم تێکەڵ کردبوو بۆ پاراستنی قەڵەمڕەویان. بەڕێزان، ئەم یادە پیرۆزە لە کاتێکدایە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی کێشەی درێژخایەن و ئاڵۆزەکان زیاتر بۆنی شەڕێکی خوێناوی لێدێت و کێشەی نێوان عەرەب و ئیسرائیل لە ئان و سادایە بتەقێتەوە و شەڕ دووبارە دروست بێتەوە لە غەزە بۆ ئەوەی زیاتر وڵاتەکە کاول بکرێت تاکو بە کەڵکی ژیان نەمێنێت و ترامپ دەیەوێت غەزە بکات بە بەشێک لە خاکی ئەمریکا بۆ پاراستنی ئیسرائیل و بەرهەمهێنانی بازرگانی لێ ئەنجام بدات و بیکات بە شوێنێکی استراتیجی گرنگ لە ژێر دەسەڵاتی ئەمریکا. دوای گواستنەوەی بە زۆرە ملەی هاوڵاتیان بۆ میسر و ئوردون، کۆماری ئیسلامی لە ڕەوشێکی نالەباردایە. بە تایبەتی لەم کاتەدا
دوای کوژرانی ئیسماعیل هەنیە و حەسەن نەسروڵڵا و هەردوو جێگرەکانیان ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەد لە سووریا هاوکات ئێرانیش پشتی گەورەتری بەردەکەوێت و سەری لێشیەواوە پرۆژەی هیلالی شیعی کە بریتی بوو لە عێراق و سووریا و لوبنان لەبار چووە. دوای ئەو هەموو هەوڵە زۆرەی دای لەم پێناوە ئێستا دەستی بەتاڵ ماوەتەوە بە ملیاران دۆلاری سەرف کرد جێی هیچی نەگرت. ئێستا چاوەڕوانن کەی دەکەونە بەرهێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر دامەزراوەکانیان و شوێنی دروستکردنی چەکی ئەتۆمی. بۆیە پێویستە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران و بە تایبەتی حیزبە سیاسیە کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چاوکراوەتر بن و بۆ هەموو ئەگەرەکان تاک و فرسەتە زێڕینەکان لەدەست نەدەن لە کاتی پێویستدا ئامادەی جێبەجێکردنی ئەرکە نیشتیمانی و نەتەوەیەکانیان بن. لە کۆتایی پەیامەکەمانە دووبارە دەڵێن پیرۆز بێ یادی دامەزراندنی کۆمەڵە ناوەندی نەرویجی یەکێتی نیشتیمانی کوردستان لە وڵاتی نەرویج. سپاس بۆ گوێگرکردنتان. زۆر سپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەین بۆ خوێندنەوەی پەیامەکەیان. ئێستاش داوا لە حیزبی دموکراتی کوردستانی ئێران دەکەین کە بێنێرە و پەیامەکەیان پێشکەشکەن. تکایە فەرموون. ئەو کاتان باش خوشک و برانی بەڕێز بۆ بەڕێز نوێنەرایەتی کۆمەڵایە لە دەرەوەی وڵات نۆروێژ بە بۆنەی 46مین ساڵوەگەڕی دامەزراندنی کۆمەڵە و ڕاگەاندنی خەباتی ئاشکرای پڕ بەدڵ پیرۆزبایی گەرمی خۆمان پێشکەش بە کۆمەڵە و بەشدارانی ئەم یادە دەکەین و هیوای گەشەکردن و بەرەوپێشچوونی فرەتردان لە ڕەوتی کار و خەباتی سیاسی و نەتەوەی لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ دەخوازین. بە سەرنجدان بە بارودۆخی نالەباری ڕێژیمی کۆنەپەرستی تاران و پەرەگرتنی هاوکاری و یەکڕیزی سیاسی و کۆمەڵایەتی لە نێو توێژەکانی خەڵکی کوردستاندا و هاوکاری و هاوخەباتی لە نێو خۆی ڕۆژهەڵاتی کوردستاندا بەخۆشیەوە دەبێ ڕابگەێنین لاوازبوونی دەسەڵاتی ڕێژیمی لە شار و ناوچەکانی نیشتیمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لێ بەرهەم هاتووە. یەکگرتووی و هاوکاری لە نێوان هێزەکاندا جگەلەوەی زەرورەتێکی سیاسی و مێژوویە و پرسێکی ڕۆژە و ئێمە لە کومیتەی گشتی حیزب لەو پەیوەندەدا هەوڵی خۆمانداوە و لەو مینبەرەوە بۆ جارێکی دیکە پەیامی هاوخەباتی و دەنگی یەکگرتووی هەڵدەبڕینەوە و بەو هیوای ئەم ڕۆژە مێژوویەی خەباتی کۆمەڵە ببێتە هەوێنی هاوکاری و کۆدەنگی و سیاسی و نەتەوەی لە زیاتر لە نێوانماندا. ساڵ ڕۆژی دامەزراندنی کۆمەڵە جگە لە ئاوردانەوە و هەڵسەنگاندنی هەلومەرجی سیاسی ئەو ڕێکخراوەتی کۆشەرەی کوردستان هەر لەو بەستێنەشدا گرنگە خەسارناسی نەتەوەی لەوەها دەرفەتێکدا بەر ئەنجامی یەکگرتووی سیاسی بێ و بەلێک زوێربوون یان پراوێز خستن ناتوانانی خزمەت بە دۆخی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان بکەیت. با هەموو لە یەکمان بۆ پێکێنانی زەمینەی هاوکاری سیاسی لە نێوان هێزەکاندا و گەیشتن بە پەیامی نێوخۆی گەلی کورد بکەین، یان بە گوێی پەیامی گەلی کورد لە نێوخۆی کوردستان بکەین. خەڵکی کوردستان چاوەڕوانی زۆریان لە ئێمەیە و لە ڕەوتی خەباتدا ئەو متمانە سیاسی و کۆمەڵایەتیان بە هێزەکان بەخشیوە. بە دڵنیاییەوە ئەرک و بەرپرسیارەتیان خستۆتە سەرشانی کۆی هێزەکانی ڕۆژهەڵات و بەو هیوایی لە زەمینەی هاوکاری و بەهێزکردنی پەیوەندیەکاندا کار بکەین. کومیتەی گشتی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە نۆڕێژ بەردەوام لە پێناوی بەهێزکردنی هاوکاریەکاندا کاری کردووە و هێزی کورد لە یەکگرتووی سیاسی و گوتاری سیاسی و نەتەوەییدا دەبینێت. گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەموو وەختێک زیاتر یەکگرتوویان دەوێ و سەرەڕای جیاوازی و فرەڕەهەندی سیاسی کاتێک ئەو متمانەیە زیاتر گەشە دەکات و خەڵکی کوردستان فرەتر دێتە مەیدانی خەبات کە بزانن حیزبەکان لە بەرەیەکدا ناوەندێکی هاوکاری و تەباییان یەکیان گرتووە ماڵ ئاوایان لە ناو کۆکێنی خۆیەکان کردووە. ڕێژیمی ئێران لە مێژووی زیاتر لە 4 دەیەتەمەنیدا بەڕادی ئێستا لە ژێر گوشاری نێوخۆی و دەرەوەدا نەبووە و لە ئێستادا بە سەرچاوی فیتنەی سیاسی و سەربازی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و جیهان سیر دەکرێ و شەقامی سیاسی ئێران لە دەرفەتێک دەگەڕێن بۆ ئەوەی کۆتایی بە دەسەڵاتی سەرکوت و خەفەکانی سیاسی و نەتەوەیی ئەو ڕێژیمە بێنن. بەڕێزان بە هەڵوێست و کردداری سیاسی کارێ بکەین کە تاران زیاتر بەرەو داڕمان و لاوازی نێوخۆیی بەرین. ڕێژیمی ئێران لەبەر نەبوونی ئۆپۆزیسیۆنی کارا و بەهێز لەسەر دەسەڵات ماوە و پایەکانی حکومڕانی بە تەواوی لێک ترازاون و بە ئاڕاشکاوی بڵێن تاران زراوی لە یەکگرتووی سیاسی گەلی کورد و هێزە تێکۆشەرەکانی نێو گۆڕەپانی خەباتی نەتەوەیی چووە و با کارێ بکەین کە خەڵک ئومێدی زیاتر لەسەر هەڵبچنێ و ناوەندی بڕیاری تارانی زیاتر نیگەران و دووچاری دارمانی سیاسی نێوخۆی بکەین.
لە کۆتاییدا بە نوێنەرایەتی پێکاتی تەشکیلاتی حیزب لە نۆڕوێژ پیرۆزبایی ئەو ڕۆژە پیرۆزەتان لێ دەکەین و بەو هیوای دەرفەتی هاوکاری و کاری هاوبەشی فرەترمان بۆ پێک بێ و ڕەچاوی بەرژەوەندە سیاسی و نەتەوەیەکان بکەین و جیاوازیەکان لە پێناو بەهێزکردنی هاوکاری و پەیوەندەکاندا بەلاوە بنین. کومیتەی گشتی حزبی دموکراتی کوردستان لە نۆڕوێژ. زۆر سپاس. زۆر سپاسی حزبی دموکراتی کوردستانی ئێرانەکەین بۆ پێشکەشکردنی پەیامەکەیان. لێرەوە داوا لە پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک دەکەین بفەرمونە ئێرە بۆ پێشکەشکردنی پەیامەکەیان. بەڕێزان، بە بۆنەی 46مین ساڵوەگەری دامەزاندنی کۆمەڵە، پارتی ژیانی ئازادی کوردستان پژاک پیرۆزبایی ئەم ڕۆژە مێژوویە لە سەرجەم گیانبەختکردوانی کۆمەڵە، ماڵباتی سەربەرزیان، پێشمەرگە، ئەندامان، لایەنگران و تێکۆشەرانی ئەم حیزبە دەکەین. دامەرزاندنی کۆمەڵە هێمای هەوڵی بەردەوام و ماندوونە ناسانەیە بۆ بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی، یەکسانی و مافی چینی کرێکار. ئەم بۆنەیە دەرفەتێکە بۆ یادکردنەوەی ئەو خەباتە ئازایانەی کە بۆ گۆڕانکاری بنەڕەتی لە کۆمەلگاکەماندا کراوە. ڕۆڵی دیار و بەرچاوی کۆمەڵە لە ڕێخستن و بەرەو پێشبردننی ئەم خەباتەماندا لە مێژووی بزوتنەوەی کۆمەڵایەتیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دیاردا. ئێمە وەک پارتی ژیانی ئازادی کوردستان لەو بڕوایەداین کە شۆڕشی ژن ژیان ئازادی و تێکۆشان لە ڕۆژهەڵاتدا نەمرکاوەتەوە و بە گۆڕتر بەردەوامە. لەم چوارچێوەیەدا ئێمە هەست بەو بەرپرسیارەتیە مێژوویە دەکەین و بە هەموو هێزی خۆمان ئامادەی فیداکاری و تێکۆشانین بە مەبەستی سەرخستن و بەدیهێنانی ئاوات و خواستی گەلەکەمان. و هەروەها هەر ئەرکێک بکەوێتە سەرشانمان بە هەموو توانامان بۆ سەرخستنی شۆڕشی ژن ژیان ئازادی بێ سەڵکردنەوە ئامادەین. بە پێویستی دەزانین کە ڕۆڵی ژنانی پێشەنگ جارێکی دیکە وەبیر بێنینەوە. وریشە مرادی، زەینەبی جەلالیان، پەخشانی عەزیزی، سەمبولی بەرخودان پێشەنگایەتین بۆ ئازادی و دادپەروەری. لە قەبارەی مێژووی گەلاندا هەموو کات ژنانێک هەبوون کە بە خۆڕاگری و بەرخودانیان توانیویانە پێشەنگایەتی هەموو گەلانی بندەست بکەن و ببنە لەمپەرێک بۆ دەوڵەتە داگیرکەران و لە بەرامبەریاندا بەرخودانێکی مێژوویی بکەن. ئیمڕۆ وریشە مرادی و پەخشانی عەزیزی بەندکراوانی سیاسی کورد کە بە سزای سێدارە مەحکوم کراون و زەینەبی جەلالیان وەک کۆنترین زیندانی سیاسی ژن لە ئێراندا بوون بە پێشەنگی شۆڕشی ژن ژیان ئازادی. ئەمە تەنیا دروشمێک نییە، بەڵکو گەورەترین بەرخودانی مرۆڤایەتیە کە ژنان و جەوانان توانویانە لە زیندان و دەرەوەی بەردەوام بکەن. ئەوان تەنها ژنانێکی بەندکراو نین، بەڵکو دەنگی هەموو ژنانێکن کە لە تاریکی و زوڵمدا چرای هیوا و ئازادیان بەردەوام گرتووەتە دەست. تەفکەری ئازادی خوازی پەژاک لەو باوەڕەدایە کە هاودەنگی نێوان بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، تێکۆشانی گەلی کورد و چینی کرێکار و ژنان کلیلی گەیشتن بە گۆڕانکاریە بەردەوام و بنەڕەتیەکاندا لە کۆمەلگای ئێمەدان. هیوادارین بە بەردەوامبوونی کاری هاوبەش و هەوڵی هاوکاری هاوبەش هەموو حیزب و ڕێکخراوە کوردیەکان بتوانین بەرەو یەکێتی نەتەوەیی هەنگاو بنێین. پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک، کۆمیتەی نۆروێژ ئۆسلۆ، 15 شوباتی 2015. زۆر سپاسی پارتی ژیانی ئازادی کوردستان پژاکەکەین بۆ پێشکەشکردنی پەیامەکەیان. ئێستش لە درێژەی بەرنامەکەماندا داوا لە کۆنگرەی نەتەوەی کورد دەکەین کە تەشریف بێنە ئێرە و پەیامەکەیان پێشکەشکەن. بەڕێزان، نوێنەرایەتی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران کۆمیتەی نۆروێژ بە بۆنەی تێپەڕبوونی 46 ساڵ بەسەر دامەزاندنی ڕێکخراوەکە تێکۆشەرەکەتان، ئێمە لەلایەن کۆنگرەی نەتەوەی کوردستان و پیرۆزبایی گەرمی خۆمان ئاراستەی ئێوەی بەڕێز سەرجەم ئەندامان و لایەنگەران و هەروەها گەلی کوردستانەکەین.
کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران وەک ڕێکخراوێکی شۆڕژگێر و تێکۆشەر لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا لە مێدای تێکۆشانی سیاسی لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆڵی کارا و شەوڕژگێرانەی نواندووە. ئەو نواندنەی بۆ دموکراسی و داکۆکیکردن لە مافی کرێکاران و ڕەنجەرانی کوردستان و ئێران هەردەم لە تێکۆشاندا بووە. لە هەمان کاتدا کۆمەڵە بۆ یەکڕێزی گەلی کورد و بەرەو پێشبردننی یەکدەنگی و یەکگەتی نەتەوەیی هەموو کات ئامادەگی خۆی نواندووە. و لە کاتێکدا بۆ پشتیوانی لە خەباتی ڕزگاری خوازی بەشەکانی دیگەی کوردستانیشدا هەڵوێستی ئەرێنی نواندووە. بەڕێزان، هەروەک ئاگادارن جگە لە گۆڕانکاریەکانی ئەم دواییە ڕۆژهەڵاتی ناوڕاست کوردستان و ئێران لە قۆناغێکدایە کە بە شەپۆلی ڕاپەرینەکان وەک بزوتنەوەی ژن، ژیان، ئازادی، ناڕەزایەتیە مەدەنیەکان و هەروەها دموکراتیەکان لەلایەن ژنان، گەنجان و کرێکاران، خانەنشینان و زیندانیانی سیاسی بە شێوەیەکی بەربڵاو پەرێسەندووە. بۆیە پێویستە گەلی کورد و لایەنە سیاسی و مەدەنیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەو هەلومەجە ئامادەکاری بکات و ئەمەیش بەبێ هاودەنگی و هاواهەنگی لایەنەکان نابێت. هەر بۆیە کۆنگەرەی نەتەوەی کوردستان هەڵێکی ڕەخساندووە کە لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆمیتەیەک پێکبێنن بە مەبەستی پێکهێنانی کۆنفرانسێکی ڕاوێژی نەتەوەیی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان. کۆمەڵە وەک هەموو جارێک بە ئەرینیکی چالاکەوە بەشداری ئەو کۆمیتەدایە. ئێمە بە ناوی کۆمیتەی کۆنگەرەی نەتەوەی کوردستان لە نۆروێژ بیرای پێرۆزبایی بە بۆنەی 46 ساڵی دامەزاندنی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران داواکارین ئەم ڕێکخراوە هەروەک هەمیشە یاریدەر بێت لە پێناوی یەکڕێزی و یەکدەنگی و هاواهەنگی خەباتکارانی ڕۆژهەڵاتی کوردستان. هیوای سەرکەوتن بۆ ئێوەی بەڕێز و تێکۆشەر کۆنگەرەی نەتەوەی کوردستان کۆمیتەی نۆروێژ 15 فبرواری 2024. لە درێژەی بەرنامەکەماندا داوا لە حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران دەکەین کە بێن و پەیامەکەیان پێشکەشکن. با درود خدمت حضار گرامی، من از طرف خودم و از طرف واحد نروژ حزب کمونیست کارگری در نروژ روز کۆمەڵە سازمان کردستان حزب کمونیست ایران را به اعضا کادرهای کۆمەڵە، به جانباختگان کۆمەڵە و به مردم کردستان تبریک میگویم. کۆمەڵە به عنوان یک جریان چپ و کمونیست در کردستان از بدو تشکیل با بیش از 5 دهه فعالیت ابتدا مخفی و از بدو انقلاب ضد استبداد سلطنتی 57 به عنوان یک تشکیلات علنی توانسته است تأثیرات مؤثر و مثبتی در جامعه کردستان داشته باشد. در تحولات چند سال اخیر و به ویژه در انقلاب ژن آزادی کردستان نشان داد که در صف اول این تحولات به انقلاب جاری ایستاده است. انقلابی که می رود به ساعت حکومت جنایتکار اسلامی و هر گونه حکومت از بالای سر مردم را برچیند. کۆمەڵە بدون شک از جمله جریانات سیاسی است که در رادیکالیزم و پیشبرد این انقلاب نقش مؤثری داشته است. انقلاب اما ادامه دارد. از یک سو جمهوری اسلامی بحران زده که توان اداره جامعه را از دست داده است برای بقای عمر ننگینش همچنان اعدام و زندان و سرکوب می کند و از سوی دیگر نارضایتی و اعتراضات وسیع کارگران، زنان، بازنشستگان، معلمان، دانشجویان، پرستاران، جوانان و حتی زندانیان سیاسی و در کل همه مردم در سطح وسیع ادامه دارد. برای به نتیجه رساندن این انقلاب، سرنگونی جمهوری اسلامی و کنار زدن جریانات مرتجع و فاشیست مانند سلطنت طلبان، نیروهای چپ باید با تمام قدرت به میدان بیایند و نگذارند بار دیگر یک حکومت ضد مردمی قدرت سیاسی را در ایران قبضه کند. بار دیگر روز کۆمەڵە را به همه شما عزیزان تبریک میگویم.
نابود باد جمهوری اسلامی، پیروز باد انقلاب زن، زندگی آزادی. زۆر سپاسی حزبی کۆمونیستی کرێکاری ئێرانەکەین کە بۆ پێشکەشکردنی پەیامەکەیان. ئێستش داوا لە حزبی سووری نۆروێژ ڕۆتپارتیەکەین کە بێن پەیامەکەیان پێشکەشکن. رفقای عزیز، 46مین سالگرد فعالیت کمله را تبریک میگویم. شما در کمله نماینده آن چیزی هستید که ما اغلب از آن به عنوان صدای خاموش و اما مهم در کردستان و ایران یاد میکنیم. در مدت این 46 سال کمله مهمترین صدای مبارزه برای آزادی و حاکمیت مردم کردستان بوده است. از زمانی که حکومت شاه سرکوب صداهای مترقی را شروع کرد تا زمانی که حکومت مذهبی در سال 1357 بر سر کار آمد و در این روزها درست همان مبارزه و با همان اهداف که در مورد آن صحبت شد ادامه دارد. اهدافی که کمله در سال 1348 برای آن بنیاد نهاده شد. رفقا، متاسفانه ما امروز می‌بینیم که خاورمیانه کم کم به سوی ناآرامی در کل آن منطقه در حرکت است. ما شاهد قتل عام آن مردم فلسطین، بمباران لبنان و همزمان نسل‌کشی مردم غزه بودیم. جابجایی رژیم و حکومت در سوریه که همکنون تحت کنترل جنبش جهادی به کمک حکومت ترکیه بوده است که هدف آنان اخراج جنبش آزادیخواهی مردم کرد در شمال سوریه و ضمیمه کردن آن به قلمرو خود و همزمان سکوت و بازگذاشتن دست اسرائیل برای اشغال بلندی‌های جولان بوده است. به علاوه تداوم سرکوب جنبش انقلابی کردستان در ایران، شکنجه و حکم اعدام و کنترل شدید امنیتی نیروهای مترقی در ایران در جریان است. در این زمان جنبش مردمی، جنبش طبقاتی و احزاب مترقی در حال مبارزه اند که کمله در حال انجام مبارزه است. همچنین حزب سرخ درست مانند کمله در حال مبارزه برای آن است. ما حزب سرخ نروژ پشتیبانی خود را از جنبش آزادیخواهی مردم کرد و ایران در برابر حکومت بربریت اسلامی اعلام می‌کنیم. امسال در برنامه سیاسی بنا داریم که از حکومت نروژ بخواهیم که از مبارزات مردم کرد برای به دست آوردن زندگی آزاد و به دست آوردن خواسته‌های خود و همچنین فشار به حکومت‌های ایران و ترکیه برای آزادی زندانیان سیاسی هم در ایران و ترکیه و به رسمیت شناختن اقلیم دموکراتیک شمال سوریه یعنی روژاوا اقدام نماید. و این سنت حزب سرخ است که از جنبش کردستان پشتیبانی نماید و همچنین در کنار حزب شما یعنی کمله برای به دست آوردن حاکمیت مردمی در کردستان ایران و پیروزی احزاب مترقی دموکراتیک در برابر حکومت مذهبی ما تسلیم نخواهیم شد. ما می‌خواهیم در کنار شما یعنی کمله به این مبارزه ادامه دهیم. دوباره سالگرد علنی شدن کمله را به شما تبریک میگوییم. زن، زندگی، آزادی، زنده باد کردستان. تاک فور اپلن فرا آرام ظاهری استش دواکین ل رضا شرکانلو هالسوراوی چپ بیت ایرو پیامکیان پیشکش کن. با ادای احترام به تمام جانباختگان کمله در راه آزادی و برابری با عرض ادب به همه حضار محترم. رفقا، خیلی ممنون که از منم دعوت کردید که در مراسم گرامیداشت روز کمله 26 ریبندان روز کمله شرکت کنم و فرصتی هم فراهم کردید که یه صحبت کوتاهی ارائه بدم. به یقین میتوان مدعی شد که کردستان سیاسی ترین منطقه جغرافیایی سیاسی ایران می باشد. ماشین آدمکشی رژیم ننگین و ارتجاعی اسلامی با حمله نظامی و اعلام جنگ به کردستان و کمله تسلیم نشده در راستای سرکوب انقلاب به زندگی خفتبار خودش ادامه داد. علیرغم تمام تلاش‌های مذبوحانه و سرکوب‌های خشن و مرگبار مردم توسط رژیم‌های استبدادی، هم شاهنشاهی و به خصوص رژیم اسلامی حاکم در ایران، جنبش آزادی‌خواهی و برابری طلبی هیچ وقت در کردستان به محاق نرفته و پرچم اعتراض در این منطقه همیشه برافراشته نگه داشته شده است. در تاریخ سیاسی معاصر ایران، به خصوص بعد از سرکوب نهایی انقلاب ضد سلطنتی و ضد استبدادی مردم، کردستان با افتخار
کردستان با افتخار مدال عدم تسلیم و عدم تمکین به نظام‌های استبدادی حاکم را بر سینه دارد. این مهم به یمن و در گرو وجود کموله بود. بدون شک نام و تاریخ پر افتخار کموله نقشبند و زیبنده این مدال نادر و زرین آزادگی و عدم تسلیم است. نام کموله نماد سرافرازی، آزادی خواهی و جنگ با دشمنان مردم محروم و زحمتکش می باشد. نام کموله همچنان تداعی کننده تاریخ پر افتخار مبارزه برای رهایی انسان و تلاش بیوقفه برای آزادی و برابری است. عنوان کموله یادآور سربداران سربلندی است که در راه آرمانهای مردم کارگر و زحمتکش با بذل جان خویش تا آخرین نفس وفادار ماندند. اینو یک بار دیگه میخونم. عنوان کموله یادآور سربداران سربلندی است که در راه آرمانهای مردم کارگر و زحمتکش با بذل جان خویش تا آخرین نفس وفادار ماندند. به کوری چشم و سیاهی تفکر رژیم ضد انسانی و فاشیست حاکم بر ایران، ستاره نام، خاطره و عزت نفس و از خودگذشتگی این پیشمرگان و قهرمانان مردم در سپهر سیاسی ایران تا ابد می درخشد. همزمان که نام کموله برای مردم تداعی اعتراض، عصیانگری و امید بوده و هست، تاریخاً و به درستی نام کموله رعشه ترس و نفرت را در دل و جان سردمداران مستبد به ویژه حکومت جنایتکار و ضد بشری و آدمکش اسلامی و مزدوران آنها انداخته و می اندازد. رد پا و نقش کموله در ساحت سیاسی جامعه ایران بخصوص در دهه اول انقلاب پررنگ، ماندگار و مؤثر می باشد. در مسیر این تاریخ و از دل جنبش و حرکت کموله شخصیت‌های مردمی و محبوب زیادی بروز و ظهور کردند که نامشان بر تارک دفتر مبارزات سیاسی منطقه تا ابد درخشان می‌ماند. و متاسفانه چه بسا از این انسان‌های شریفی که در این راه با گردنی فراخ جان خود را در راه آزادی و آرمان‌های زیبای انسانی از دست دادند. جانباختگان هر ملتی در راه آزادی سرمایه‌های ابدی و ازلی آن مردم می‌باشند. رفقای حزب کمونیست ایران، شما بر شانه‌های بلند این اسطوره‌های تکرار نشدنی ایستاده اید. با این پشتگرمی و با احترام و التزام به آرمان‌ها و والای انسانی، حزب کمونیست ایران و کموله می‌تواند نقش مهم و شایسته‌ای در به پیروزی رساندن جنبش انقلابی عظیم مردم ایران برای آزادی و برابری و برقراری سوسیالیسم ایفا کند و دوباره نمادی از صداقت و انسان دوستی بی همتایی باشد که جانباختگان کموله در راه آزادی در دفتر مبارزه سیاسی ایران به نام خود ثبت کردند. کموله دفتر زرینی از تاریخ بلند فعالیت و مبارزه سیاسی در راه آرمانهای برحق انسانی در ایران می باشد. همزمان کموله فقط به کردستان تعلق ندارد و الگوی مقاومت مبارزه سیاسی مناسبی برای کلیه فعالین سیاسی و آزادی خواهی می باشد. بنابراین شما رفقایی که جزء تشکیلات کموله هستید با قبول مسئولیت رسالت بزرگی بر عهده شماست که اعتبار تاریخی کموله را حفظ کرده و آرمان‌های واقعی کموله سرمشق و الگوی کلیه فعالیت‌ها و کنش سیاسی شما باشد و اینکه دستاوردهای کموله و تجربه منحصر به فرد کموله را به نسل‌های بعدی و آینده منتقل کنید. یاد و خاطره کلیه جانباختگان راه آزادی و بخصوص جانباختگان کموله و پیشمرگان کموله گرامی باد. زنده باد سوسیالیسم، زنده باد آزادی، زنده باد برابری، مرگ بر جمهوری اسلامی. حزبی پارتی سربستی کردستان بە چەپکە گوڵێک بەشداری ڕێوڕسمەکەمانی کردووە وێڕای سپاس لە ئازیزانی حزبی سربەستی سەرکەوتنتان ئاواتخوازمانە و هەروەها گیوارە کۆ برای دوو گیان بەختکردووی ڕیزەکانی کۆمەڵە پەیامی پیرۆزبایی خۆی بە بۆنی ئەم ڕۆژە پێشکەش بە مەراسمەکەمان کردووە. هاوڕیان ئێستاش چارەکێ پاوسە ڕادەگرین و بەشی دوومی بەرنامەکەمان پێشکەش دەکەین. Yeah.
Selamat siang, Bapak Ustaz.